چوومەتە مەکتەب لە دوای 6 ساڵان کە بووم بە 6 ساڵ چوومەتە قوتابخانە دیارە لەوێ لە مەکتەبی قوتابخانەی هەڵەبجە لە شاری هەڵەبجە ناوی قوتابخانەکە ناوی هەڵەبجەیە هەڵەبجەی کچان خوێندومە هەتا 6 سەرەتایی لە دوای 6 سەرەتایی ببوونی ئەوەی کە ژیانمان ناڕەحەت بوو نەمانتوانیەوە کە بخوێن چەنەها هۆکار هەبوو بۆ ئەوەی کە نەمانتوانیوە خوێندن تاواکەین دواتر من وەکو کچێکە لە ماڵەوە دانیشتم خەریکی ماڵ و مناڵ براو کەس و کارم بووم دواتر دایکم ئیشی کردووە من لە ماڵەوە ئاگام لە براو خوشک و کەس و کارەکانم بووە زیاتر خەم هەڵگری براو کەس و کار و لەگەڵ هاو خەباتانی کورد بووم ورد هێواشێواش کە فامم کردێتە ئەمانە زۆر خولیای ئەوەم کردو کە حەزم کردو کوژنێکی کورد خزمەت بە گەلی کورد بگەێنم پێ دەچێت لەوەی کە لە ساڵی 76 من شوم کردو هاوسەرگیریم کردووە لەگەڵ هاوسەری خۆشەویستم دڵشاد حاجی عەبدولوەفەکە کەسێکە لە ناودارەکانی شاری سلێمانی کە پورزای خۆمە لەگەڵ ئەوە هاوسەرگیریم کردووە و بەیەکەوە ژیانێکمان پێک ناوە 6 ماڵی جوانمان هەبوو کوڕێکم ئەمری خوای کردووە دیارە ئێستا پێنجیان لە ژیانان مناڵەکانم پەروەردە کردو لە پەنا ئەوەشا سیاستم کردووە لە کاتی ئینتیفازە ڕۆڵی گرنگم هەبوو لە ئینتیفازەکە ئینتیفازی سلێمانی کە کرا ئەو کاتە دیارە لە مەترسێکی زۆر هەبووین دوای ئەوەش دیسان کارە ساتم و ئاساد لە بینی حیزبەکانە کە شەڕ هەبوو ئێمە بەرکەوتە بووین لەو جۆرانە لەبەروەی کە تەمەەن شوتە پێشۆ زیاتر کە خەیاڵ نێمە ژیانێکی ناڕەحەت و ئەمانە بە هاوسەریشم نەخۆشە دەستم کردو بەم کارە جوانە کوردەواریە کە هەیە کە ڕازانەوەی ڕەنگی کوردیە هەمووی کە لەگەڵ یا ئەژیم کە دائیمە حەزەکەم سەر لەوانە لانە بەم بۆ ئەوەی کە هەموو سیاست و خەباتەکان و کوردایەتی خۆم بیرەخاتم هەموو ئازاری میلەتەکەم و باوکم و دایکم و براو خوشکەکانم بیرەخاتە کە چیان بەسەر هاتووە چەنەها شەهیدمان ناکە لە پێناوی ئەوە ئەمانە ئەو ڕەنگانە هەریکی و لە ڕەنگێک کە دیارە ئیشارەتە بۆ ئەو هەموو جوانەی کە لە ناو میلەتی کووردا هەبکە ڕێز و مەکانەی خۆی نەگرت دیارە من کە خۆم کە خولیای کوردەواری هیناخینم هەبوو ئەو بە بنەماڵەی بووە من ئەرزم کردمتم لە 76 کە شۆڕشینێ دروست بۆتە دیارە من ئەو کاتە تەمەنم 7 ساڵ بوو وەکو پشتگیری و یەکگرتنی کورد کە ئەو حیزبە دامەزرا زدی ڕژێمی فاشی بەغا من ئەو کاتە وەکو لایەنگرێک وابووم لەگەڵیانە بەس دواتر کە ئەرزم کردمتم لە ساڵی 1970 1970 کە بووم بە تەنزیم دیارە ئەوە ڕێزلێنانێکی تایبەتەکە لەلایەن کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان بە ئەندامەکانی خۆی لە کەتی شەهید ئارام بووم ئەو کاتە چیمانە کرد هەڵەسەین دیارە ئێمە ئەو بەیانانەی کە لە ناو حیزبە بۆمان ئەهاویە ئەو بڵاوکراوانەی کە هەمان بوو کە لە ناو سیاسەتە کە لەسەرۆ پێمان ئەگەی ئێمە وەکو خۆی ئەمانگەیان ناو خەڵک دایمە ڕێکلاهێنی ئەومانە کرد ئیدعای ئەومانە کرد کە کورد چییە لە ناو خەڵکا ئیشمانە کرد ئەو لەو کاتە ئەشین بۆ سەردانی پێشمەرگەمانە کرد دوو برام پێشمەرگە بوون لە دەرەوە کاک بەکر و کاک حەمە عەلی دوانی کەشمان تەنزیم بوون دایمە پشتگیری ئەوانە بە چەنەها ڕێگەی سەختە ئەڕۆشتین بۆ دارەبەن و بۆ مەجموعەیە شوێن کە لە مەنتیقەی بۆ لای شەهید شەماڵ و ئەو جۆرانە هەم لە ناو شاریشا کە دائیمە لەگەڵ ئەو کەسانی کە هاوڕێ پاڵە و هاوڕێ پارێزەر و هاوڕێ پڵنگ و کاک ئاکۆی محەممەد وەهبی نازانم بەڕاستی ئەو کاتە ناوی تەنزیمی چی بوو من خۆم ئاسوودە بووم تەنزیمی یەکەم لەگەڵ ئەوانە دایمە ئەگەر شتەکان کە لەسەر پێمان گەشتای دانیشتین باسمانە کرد ئەمە جۆریشی سیاسەتەکەی ئێمە بوو لەگەڵ ئەوشە کە ماڵ و قورسایی ماڵ اینجا بە نسبەت ئەوش کە هاوسەرم بزانێ نەخێر هاوسەرم نەیەزانی تا ئینتیفازە کە ئینتیفازە بوو ئەو زیاتر ئاشنا بە شتەکان وەلەو خۆشی کە کاتی خۆی کە لەگەڵ شەید ئاشتیا با بڵێن نای بەکر بوو خواعافی کە ئەوە لە مووسڵگیرە شەهید کرا ئەوش خەری بوو لەگەڵا بەس دواتر زوڵم و زۆر و ئستەمی حکوومەتی باز ئەوی کەمێک دوورخستۆ لە سیاست دیارە کرا بە ئەسکەر چەند ساڵێک کە ئەسکەری ئەکرد لە دواترە دیارە ئەو وەکو ژن و وەکو ئەوەی کە من تیانەچم کەمێک هین بوو یانی پێی خۆش نەبوو بەس من گوێم نایە بەوە و زیاتر ئەچمە پێشە لە سیاسەتەکە و دڵم پێی خۆش و بڕوات بێ لە ئینتیفازاشتیوان و کارساتیوەمان بەسەرا هات ئەموو خوای شتێکم لێن ئێستا مێردەکەمەوە ئەمانە
ئەوە ئیشی ئێمە بوو لەو کاتەکە بەیان شتمان بڵاوە کرد هەموو ئیشەکانمانە کرد تا ئینتیفازە لە ئینتیفازە ئیتر ڕۆلی گرنگمان هەبوو بۆ تەنزیمی ناوشار لە دوای شۆڕشی قازی محەمەی نەمر کە لە مەهاباد ئەو حەقی بۆ کورد وەرگرت ئەو دوام حەق بوو کە مافی میلەتی کورد لەو کاتە بەرقەرار بوو کە کوردبینی دیارە ئێمە پێش ئەوە ئەو کاتەوە بوو کیمایەکی کرد بە قەندیل و مەجموعە شوێنە پێشمەرگە ڕۆشنە ئەودی لە دوای ئەوە پێش فترێ پێش ئەوە خەبەرمان پێگەشت کە ئەبێ ئینتیفازە بکرێت چۆن مەرحەلە ئەیان ناینێ بە حەو ڕێگە دابازی ئەمە ئەم دیارە ئەم ڕێگانی کە دابازی ئەبێ لە کاتێکا چی بکەن چی نەکەن ئەمانە هەمووی هەبوو حەو مەرحەلە بوو ئێمە گەنجەکانمان تحریکن چۆن بچنە سەر حەتین چۆن بچنە سەر ئەنفالەکە چۆن بڕۆنە سەر مەجموعەیە شوێن ئەمنە سوورەکە لەوێ تەواوین ئەچون بۆ ئەخی شوێن ئەوە بوو ئەمنەکە بوو ئێمە یەکەم شوێنمان کە چوین حەتین بوو کە ڕزگاری بوو دیارە ئەمە خەبەر بە خەبەر من پێمەگەی لێوێ ئەترسام نەمێرام بڕۆمە دەر لەبەر ماڵم مێر دەکەم بەس لەوێ کە کوڕە گەنجەکان هاتن هەواڵیان نەیامێ دواتر من کە مێر دەکەم ئەچوو ئەنووسەڵەسەم لەگەڵ تەنزیمەکانمانە لەگەڵ کەسیارە هەبوو ئەچین برینارمان تەداوی ئەکرد لە ماڵە ئەوانی کە مەعاون تۆبی و شتی وابوون لەوێ تەداویمان ئەکرد و ئەهاتین و پەلەپەل ئەگەڕامە ماڵەوە چۆنیش بڕواتان بێ هەرز داشەکەم لە بەرابوو لە چکێکیمان کرد و ئەڕۆشتم لە خۆشی ئەوە نەمەزانی دنیا هەیە یا نییە ئەمانەمانە کرد دیارم لە بەیانی سعات دەوری تقریبان ئەمە هەواڵەکە زووگەی لە بوو بە سعات دە و ئەمانە هەستان چوینە سەر پەیمانگای تەکنیکی سلێمانی لەسەر ئەوێ یەکەم ڕسم کە داگیرا هی ڕسمی سەدام کە بێتە خوارەهی پەیمانگای تەکنیکی بوو داگیرا کە داگیرا یەکەم کەس من چوومە ئەوێ یەکسەر ڕسم گیرم نێرا بۆ بەغا هاتن پیان ڕسمەکە نێراوە بۆ بەغا و ئاگال لە خۆپی ئەمانە وتم ئەگەر سەرێ بۆ سەر بڕی نەبێ بۆ سەردەنش نەبێ باشترە دیارە الحەمدولله ئەوە بوو وتیان حکومە دەگەڕێتەوە چی ئەمانە شکر ئەوانە نەبوو ئەوە بوو چەند ڕۆژی خایەن کەوا ئەمنە سوورەکە خەڵق هەر لە دڵەکوتێ و دڵ لەرزیا بوو لەوا بوو کە حکومت نەگەڕێتەوە من لەوە نەئەترسام بەڕاستی حکومت بگەڕێت چونکە من باوکم شەهید بوو خەبات و درێژە پێدانی خەباتەکەمان وای لێ کرد بووم حتا بڵێم نای خۆشم بیرچوو بووە لەو کاتە هەرخواخوام بوو لەو کاتە پێشمەرگە دابەزێتە شار مەجموعە شتەیە کە ئێمە بیکەین ئەمانە زۆر مهم بوو بەلامە ئەوە پاداشتی منە بۆ میلەتەکەم کە وەکو ئەرزم کردن بارێک لەسەر شانی میلەتەکە نەک فەقیر و هەژار زۆر بێ منکو شخصی خۆم پاداشتم ناوێت نەشیان بۆ من نەخێر هەتا ئێستا کە هاتوومەتە ئێستا ئەم لەحزەی کە قسە ئەەکەم نەکەسێ بەسەری کردومەتە نەکەسێ بڵێ تەقاعودیە نەکەسێ بڵێت تۆ ئەم ڕەنجەیە هیچ شتێک حتا بەدەمی خۆشم کە داوام کرد بێ وتبێتم ئەم شتە ئاوایە من حەقی خۆمە مافی خۆمە نەکراوە بووم بڕواتان ینی من ڕەنجم ماوە لەگەڵ حیزبە پارەی من چۆ بەلای حیزبە سەرفم کردووە هی ئەوان نەهاتۆ بەلای منە تەحەدای کولی یەکێ لەوان ئەەکەم کە من ئیشم لەگەڵ کردون لە هەموو بارەکەەکانی کۆن و ئێستش و کە بە بزوتنەوەی گۆڕانیشە بڵێن ئەم دینارەی ئێمە چۆ بەلای ئەوانە من چاوەڕێی پاداش نیم بەس بەڕاستی بەس وەکو میلەتەکەمان لە زۆر شتا ناڵێم هەمووی بازاڵ بیسفر نەکەم ئازادیمان بینی بەس ئەو ئازادیە نەبوو کە ئێمە ئەمان ویست کە بین جارێ ئەوانەی کە ئازاریان زیاتر چەشتووە کە ماڵە شەهید و خێزانی شەهیدن کە ئەم تەعویزی ئەمانە بینە نەیان کرد ئەمە یەکەم شت بوو دوو هەمینی کە ئەم فەقیر و هەژارەی کە هەیە ئەوەی کە بینیم من بێلاو باخ و ماڵی مەسوولەکان ژنی مەسوولەکان و دیواری حەساریان یا بە چواردەوری خۆیانە ئەمە زیاتر کاریگەری هەبوو ئەمە زیاتر تەئسیری هەبوو بۆ ئەوان نەک میلەت لە پەنایانە ئەبوای ئێستا ئێمە لە وڵاتی نەوتین لە وڵاتی ئاڵتون و ئەڵماسین وایە کولیەکێ لەم هەموو کەسێ لەم فەردەی ئێمە کە هەمانە ژیانی باش وایە ژیانی خۆش وایە بەس بەداخەوە ئێستا من ئەوسا لەوەتی من سیاستم کردووە بینیمە لە ژیانمە ئەم دەرزیە ئەچە بەدەستما بەقەدەر نوکی ئەم دەرزی کە هەمە هەزاری میلەتەکەم نەیە و بە حیاتی ڕووی تفەنشم لە میلەتی خۆم قەت نەکردووە لە کاتێککە ئەم دەرزێکە ئەیگرم بەدەستمە و پولەکەیەکی پێ ئەچنم هەست بە خۆشێکی زۆر ئەەکەم کە هەستەکەم دڵ و ڕۆحی گیانم سەر لە نوێ زین و ئەبێتەوە
سەرەتای ئیشەکە کە دەسم پێکرد ئەرزم کردن نەمەتوانی بێتاقەتی و بێزاری میلەتەکەم بیرچێتەوە. عەبدوڵڵا ئۆژەلان نمونە و قدووە یەکێکە لە کەسە کاریزما بەقووەتەکانی میلەتی کورد، کەسێکە کە کەسێکی خۆڕاگر و سەربەرزە، کەسێکە کە توانیوێتی شۆڕشی قەباتی شاخ لەگەڵ شۆڕشی جەماوەری کە تێکەڵی خەڵق بکە کە ڕۆح و حەماسێکی تایبەتی هەیە. بەڕاستی من چەندەها جار لەگەڵ سیاسەتی ئەوەی کە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و هێنابووم پشتگیری پەکەکەم کردووە، چوومەتە ناویان لەگەڵ چەندەها هەواڵ کە لە سەرشی و لە قەندیل و لەکوێ لەگەڵیان دانیشم حتاکو بانگەشیان کردوم بۆ پارتی ژیانەوەی کوردستان کە ڕۆشتم بۆ لایەن چەندەها لەگەڵ ئەو هەواڵانە زیکرا و شتی خۆشیانی کە باسمان کردووە. بەڕاستی ئەوانە بڕوانەکەم لە ئێستا و 50 ساڵی کەش کە بتوان پەکەکە لەبن بێت، پەکەکە هەرزین بوو، جەماوەرەکەیان دیارە، خەڵکەکەیان دیارە، ئۆژەلان دیارە لە هەموو شوێنێکە. ژنان خودی خۆیان ژنن، دایکن، ئەرزن، ئاسمانن. ژن یعنی ژیانەوە، ژن یعنی خاک، ژن یعنی هەموو شتەکان لە دنیا کە یعنی دروستبوونی ئینسان و مرۆڤایەتی لەسەر دەستی ژنایە. ژن ئەمەوێ هەموو کاتێ بژێتەوە نەک بمرێ. ژن دروستبوونی خۆی بەدەست خۆیەتی، مافی خۆی بەدەست خۆیەتی. ئەگەر تۆ هاتوو ئەو کەسی کە ناوی پیاوە چاوەڕێبی کە لە حیزبە لە هەر شوێنێکەوە مافی تۆ بە بە جۆرێک ناکە تۆ بێنێ و بەرێ، تو ئەبێ ئەو بێنی و بەری، تو ئەبێ حەقی خۆت و مافی خۆت و میلەتەکەت بەدەست بێنی، با پارە نەبێ. ئەتوانی بە یەک دەنگ زەنگیانە هەستی کاری خۆتکەی ژنێتی خۆشی دەرخی، ئەتوانی بە قاپشتنی ماڵەکەت ژنێتی خۆت دەرخی بە مناڵەکەت، چونکە ژن بەرزترە لەوەی کە پیاو سەیرەکە کە کۆمەڵگا سەیرەکە. پشت بەخوا و بەوان ئینشاءالله ئەم ئیشە سەر ئەکەوێت. ئەوانش کە لە پێیجەکە سەیرەکەن ئەیبینن، ئەوانیش پشتگیری منن. ئەگەر من هیچیش نەفرۆشم شتێک بەجێهێڵم لە دوای خۆم کە ببینن کە ئەم ژنە سیاسەت و خەباتیشی کردووە، دایکیش بووە، ئەمەش ئەکات لەگەڵیا. بەڕاستی ئەوە سەربەرزێکی زۆر زۆر گەورەیە بۆ من هەموو شتێک قیاس ناکەم بە پارە، بە پول، بە دینار، کە کاتێک ئەگەر ئێمە بیر لە دینارکەینەوە دینار کە ئەڵێ دین لەگەڵ ئاگر، ئەگەر لە دینەکەمان بەرەیە من هەرگیز بیر لە پارە ئەوە ناکەمەوە. خۆی گەورەش بەشی خۆی ڕزقم ئەیە.